لە مناڵی و ئیشەکەم لە مناڵی و کەسابەتەکەم مامۆستا سوبحانەڵڵا لەخوا بەزێبێ نوێژەکان بگەم نوێژەکانم مەزبوطم ڕۆژەکان مەگەم بەڵام ڕزقم زیان ناکا مامۆستا. یەخوا لەشە ساغ بێ برا شیرینەکەم. ژنت هەیە؟ نەوەڵا مامۆستا. ژنیشت نییە؟ نەبەرخۆ. چەند ساڵە ئیشەکەیت؟ وەڵا مامۆستا لە مناڵی و وازم لە مەکتەبێ ناو ئیشەکەم. ئەخە چەند ساڵ؟ لە 14 ساڵی و تەقریبەن ئیشەکەم. ئێستا چەند ساڵی؟ وەڵا ئێستا 30 ساڵ مامۆستا. ئێستا 30 ساڵی یەخوا لەشە ساغ بێ یانی 16 ساڵە ئیشەکەیت. ئەرەوەڵا. باشە قوربانگیان ئیشی چیەکەیت؟ وەڵا ئیشی دیکۆرات و وازی هەی بینا و ئەو شتانە ئەکەم. ماشەڵڵا خۆ ئەوانە ئیشی زۆر زۆر باشە یەخوا خوای گەورە بێت چاویتان کا و لەشتان ساغکە یا رب العالمین. قەینا 30 ساڵی بۆچی ژنت نێناوە قوربانگیان؟ والله مامۆستا گیان بڵێم یعنی ناڵێم ڕزقم زیان ناکە مامۆستا یعنی ئەمێ بە پشتی خۆمشن بێنم. قوربانگیان یەک شتێکت پێ بڵێم طبعا وفي السماء رزقكم وما توعدون هەموو شتێکمان بەدەستی خوای پەروەردگارە ژیانمان مردنمان ئەجەلمان خۆشیمان ناخۆشیمان بەدەست خوای پەروەردگارە یەقینت هەبێت. بەڵام تۆ مادام کاسبی کەسافەت بۆ چیەکەیت؟ ئەگەر ژنت نەبێت باشە ئەگەر تەنها ڕاوەسکی خۆت بکەیت و سکی خۆت بەخێوکەی برام ڕۆژانە من زەمانت ئەدەمێ بە 6 لەفە بەڕێچیت بە 6 لەفە سکی خۆت بەخێوەکەیت. تێگەیشتی قوربان ئەو ڕاکەڕاکەی ئەو خەڵکە بۆ چییە؟ بۆ ژنە. ئەو ڕاکەڕاکەی ئەو خەڵکە بۆ ماڵ و مناڵە عەزیزەکەم. من هەموو جار ئەوەم وتووە ئەگەر تەنها خۆم بوومایە ڕەنگە هەر دەوامیشم نەکردایە ڕۆژانە 5,000 6,000 دەست کەوتایە ئەمتوانی خۆمی پێ بژێنم. قوربانگیان جەنابەت 16 ساڵە ڕائەکەی خەباتەکەی بۆچی خەباتەکەی قوربانگیان خۆ بە ئەو تۆزە مەعیدەیە نییە نەگە لە ڕێیە بەڵام پارەم بۆ کۆ نابێتەوە. وليستعفف الذين لا يجدون نكاحا حتى يغنيهم الله من فضله. ويا قوربانگیان زۆربەی حەکیمەکان زاناکانە فەرموون ئەگەر کەسێ دەوڵەمەند بوو یەقینی هەبێت تەوەکولی بەخوای گەورە بەهێز بێت ژن بێنێ زەواج بکات دەوڵەمەند نەبێت. تێگەیشتی؟ یعنی تۆ سەیری ئەو خەڵکە کە لەم شارەیە ئاژێ لەم وڵاتەیە ئاژێ سەرەتا هیچی نەبوو کە ژنی هێنا لە خانوویەکی زۆر بچووکا بوو لە خانووی کریا بوو لە ژوورێکا بوو لەگەڵ ماڵی باوکی ئاژیا وردە 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 حتا ئەوەی هێلانەکەی گەورە کرد الحەمدولایە ئێستا خاوەن خانووی خۆیەتی یا لە کرێچیایە الحەمدوللا بەڵام بژێ و مەعیشەتی ژیانی ئەڕوات. کەواتە تەوەکول سێکی قوربان تەوەکولت بەخوا بێت بڕۆ ژنەکە بێنە تۆ ئیشی دیکۆراتەکەی وەستایی ئیشی دیکۆراتەژیشە الحەمدوللا وابزانم ئیشی باشە و تەرتیبە قوربانگیان. وەڵای مامۆستا سوبحانەڵڵا یعنی شتێ پارە خڕەکەم وانێ سەرێکی شتێکم بەسەریەت ئەو پارێ سەرفەکەم ئەڕوایەتر زۆر سەیرە نازانم یعنی پارەکە کۆ نابێتەوە بەدەستم وانێ تا بتوانم بە مەزبووتی ژنێک بێنم و ماڵێک پێکەوە بنێم. ژنێ بێن و پارەکەتی تەسلیم کە بڵێ ڕۆژانە 10,000 5,000 دەریاها با بۆتی خەبکە ئینشاڵڵا خوای گەورە دەرگای بم بە شاگر بۆ ناخواردن. یاخوا سەلامەت قوربانگیان ئاسانە ئینشاڵڵا قوربانگیان ژیان ڕاستە سەرەتا بیرکردنەوە لی وازانی زۆر زۆر قورسە بەڵام باوەڕت هەبێت ینی من ئەم قسەیە لە خۆمەوە سەیرەکەم و ئەزمموی کۆمەڵی خەڵکی خوێنەوار و کۆمەڵی خەڵکی بەڕێزن سەرەتای ژیان زۆر ناڕەحەتە کە کاتێ زەواج ئەەکەیت بەڵام هەر ئەوە نەزانیت کەسێکی ڕێک و پێکە لە ژیان تا کەسێکی میهرەبانە لە ژیان تا ئەزانی کەسێکی دەستپاک و داوێن پاک لە ژیانتایە وردە وردە دەرگاکانی ترت لێکرێتەوە دەرگای ڕزقت لێکرێتەوە دەرگای خۆشی لێکرێتەوە دەرگای بەختەوەری لێکرێتەوە یعنی تەنانەت یعنی چۆن بڵێ خوای پەروەردگار دەرگای ئەرز و ئاسمانە لێ ئەکاتەوە خۆشی و بەرەکاتی خۆی ئەڕژێنێ بەسەرتا وی تەوەکولتان بەخوای گەورە هەبێ خۆتان لە حرام بپارێزن خوای گەورە دەرگای خۆی لەتان ئەکاتەوە ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب بینتان لەگەڵ خوایە خۆشکەن دڵتان پڕکەن لە محەبەتی خوای گەورە تەوەکولتان بەخوا هەبێ ئینشاڵڵا خوای گەورە کەستان بێ ڕزق ناکاوە کەستان بێ بژێوی ژیانیش ناکات. زۆر سپاس دەکەم مامۆستاکان. سەلام عەلەیکوم.